بینەرانی خۆشەویست هاتمەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ساڵحی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیسمان لەگەڵا قسە و باسەکەین. هەرچەند چەند وەختێکیشی لێ گذراوە مەسەلەی بە ئیسلاح مەزحەکەی هەڵبژاردننی جمهوری ئیسلامی لە ئێران پێمان گرنگ بوو بە تەوەجێبەوەی لەم هەڵبژاردنە لە شاری ورمێ بە ئیسلاح ڕەزاییە اتفاقی دوای هەڵبژاردنەکە ڕوویدا کە دوو دانە نەفەری کورد بە ئیسلاح لە مزدورانی جمهوری ئیسلامی لە سندوقەکان هاتنە دەرەوە. هۆی ئەم مەسەلە باعثی خۆشحاڵی بوو بۆ خەڵک. بۆ تاوتێکردنی ئەم مەسەلە داوت مەکرۆ لە هاوڕێ ساڵحی سەرداری. هاوڕێ ساڵحی سەرداری دەنگی بنەویسی زۆر خۆش هاتی بۆ بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ سڵام هەیە هاوڕێ عەبوو بۆ خۆت و هاوکارانت و هەروەها بینەرای تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموو. سپاس بۆ تۆ. هەوڕێ سەڵار وەکو ئیشارەم کرد بۆ خۆدا ئاگاداری چەند وەختێک لە هەڵبژاردننی بە ئیسلام مەجلیس شورای ئیسلامی و مەجلیسە خبرەکانی جمهوری ئیسلامی ئەم مەزحەکەی هەڵبژاردنە گوزەراوە، وەلێ هەر وەکو ئیشارەم کرد و ئاگاداری لە شاری ڕەزایە یا بە ئیسلاح ورمێ شتەیە وەکو حاشیە لە دوای هەڵبژاردنەکە ڕووی داویش کە ناوی دوو نەفەری کورد زبان لە سندوقەکە بۆ مەجلیس هاتووەتە دەرەوە. ئەم مەسەلە باعثی ئەوە بوو کە شایلۆغان لەلایەن کوردزبانانی ئەو شارەوە ڕوو بدا. هۆی ئەم مەسەلە چییە؟ بۆچی؟ بەڵێ ئەوڵان ئەوە بێژم کە لەلایەن هەموو کوردزبانانی شاری ورمیەوە ئەم شایلۆغانە نەبوو. ئەگەر فیلم شتەکەتان دیبێ تعدادێک بەرحاڵ بەرچاو بوون، بەڵام خەڵکی کوردزمان لە ئورومیە بەشێ زۆریان هەروەکو باقی خەڵک لە ئورومیە یا باقی شارەکان و قەسەبچە و شارۆکە و دێهاتەکانی ئێران ئەم مەزحەکەی انتخاباتیان بەرحاڵ شرکەتیان تیا نەکرد. دەرنەتیجە بەشێک لەو خەڵکە و بەرحاڵ تەرەفدارانی ئەو دوو کەسە بوون بە دەرەجاتێک تەحریک کران وەگەرەکیان بوو لەوە سوء ئیستفادەکەن کە بێژن ئەوە دوو کورد مەسەڵان ڕێیان هاوردووە و تورک ڕێی نەهاوردووە یا بە نسبەت جاران ڕێیان کەمتر هاوردووە و ئەمە بووە باعث ئەوە کە تعدادێک بێنە سەر شەقام و شایی و خۆشی بگێڕن کە بەنظر من ئەمە ئیشتبایەکی مەحزە ئەمانە ئەو کارایان کرد. بنیامەشە بیر بکاتەوە دوای 45 ساڵ آخر لەکوێ نوێنەرانی خەڵک چوونەسە مەجلیسی شۆرای ئیسلامی هەر لە ورومیە لە دێهات دەوروبەر خەڵک ئەزانن کە بەشێ زۆریان مەحرومن لە ئەوە کە مەسەڵەن خۆیان کاندیدکەن، نازانم بچن حتا ڕێی بن، بەشێ زۆریان لە زیندانەکانە گیراون هەر خەڵکی ئورومیە بە کورد و تورکۆ و جمهوری ئیسلامی بە تایبەت لەم دەورە ئەیزانی کە خەڵکێک کەمتر ئەچن بەشداریەکەن لەم مەزحەکەی انتخاباتیە. ئەم داستانەی خصوصە ڕێو یەک دوو لە بەختێگیراوانی خۆی کە کوردزبانن و لە ئێڵەکی جمهوری ئیسلامی و ڕەتبوون مەسەڵەن بەرحاڵ وەکو بربژێر و سەریان لە سنوقەکانی ڕێیۆ دەرهاورد. ئەوانە ئیشتبایان ئەوەسە وازان ئەگەر ئەم دوو کەسە پشنە مەجلیس چون کوردن ئیتر مەسەلەی کورد حەلەبێ ئیتر مەسەڵ ئەنەهوو جمهوری ئیسلامی هیچ کوردێ ناکوژێ، ماڵ و حاڵ و زندگی هیچ کەسێک لە کوردستانە ناتە بەر تۆپ و خۆمپارە بەران، کوڕی کەس ناگرێ، کچی کەس ئێعدام ناکا، فەقیری و فەلاکەت بەسەر خەڵکادا ناسەپێنێ و ئەم دوو ناجەنابە کە تەشریف نامەبارەکیان ئەچێ بۆ مەجلیس ئەنەهوو ئەتوانن مەسەڵەن کارێ بکەن. ئاخر بەنظرمەشە دوو جار ئەوانە وایەنە سەر خیابان بیر بکەن و لەو کارەوە ئەیکەن، لەو هەڵپەڵکێ و شایی ئەیکەن. مەسەڵ ئایا ئەمان واقعان بە خاترەوە هاتن کە جەماعەتێکی زیندانی چ کورد بێت چ تورک لە ئورومیە ئازادە من بێتە سەر خیابان بۆیان داواکە ئازادیان بکەن، یا مەسەڵەن فەقیری کەمە بێتەوە، یا بێکاری مەسەڵەن حەل لەبێ یا بەشێکی حەل لەبێ، یا گەنجەکان کە ئەچنە دانیشگا و دەرسە خوێن و زەحمەتە کێشن سۆزی ڕۆژ ئەگەڕێنەوە چوزانم لە شوێنێکە دا ئەمەرزێن و ژیانێک ئەنێن بەیەکۆ، یا ئەوە کە حەجاب و نازانم سەرپۆش و
ئەم شتانی وە دابوونەریتی جمهوری ئیسلامیە دای سەپانەوە کەمترە بێتەوە زەڵم و فشار جمهوری ئیسلامی لەسەر ژنان ئەگەر ئەوە بێ مژوازامەشەی هەرچە کەسە بشێت چۆپیەکە بگرێ بەڵام دروست بەرعەکسە ئەمانە چن شایولۆغانەکەن بۆ دوو کەس کە داردەسی جمهوری ئیسلامی لە ئەورومیە دوو کەس کە نۆکەری جمهوری ئیسلامین ئەنا چۆن لەو غەربارەی جمهوری ئیسلامی لەو ئێڵەکەی جمهوری ئیسلامی و ڕەدەبن و تەواو ئەو شتانەوە ئەو هەموو مەوانە ئەدایان ناوە بۆ ئەوە کەسانێکی زۆر ناتوانن مەحرومن لەوە کە چون شرکەتکەن لە ئینتخاباتە ئەمانە لێ ڕەت بوون معنی ئەوەسە داردەس و بەکرێگیراوی مستەقیمی جمهوری ئیسلامین لە حاڵەکە جمهوری ئیسلامی لاریجانی ڕەدەکاتۆ لە حاڵێکە سەلاحیەت ڕۆحانی ڕەدەکاتۆ لە حاڵێکە خاتەمی کە بەربەڕەی پشتی جمهوری ئیسلامی بۆ لەگەڵ ئەحمەدی نژاد و ئەم ڕێز جمهور و ئەو ڕێز مەجلیس و ئەو وەکێڵ و ئەو وەزێر جمهوری ئیسلامیان گەیوەنسە ئێرە ئەوانە ڕەدەبن و من نازانم ئەمانە ئەتوان چکارە بن ئەتوانن چکار بکەن ئاخر ئەشنە مەجلیس بۆیە من وازانم ئیشتبایەکی مەحزیان کرد بەنظر من تەوتەیەکە لایەن جمهوری ئیسلامی ئەگەر وەخت بێ حتمما قسەی لێەکەین بە هەرحاڵ بەنظر من جێگەی ئیرادە خۆشحاڵی نەتەنیا ناوێ ئەبووە بیاندایە بە ناودەم ئەو دوو کەساوە ئەچن بۆ مەجلیس و ئەو نەجیرەخۆر جمهوری ئیسلامین قبولیانەکەن و پوڵێ زۆریان پێدەن و ئەبن بە ساحب مەڵک و مەملەکەت و شتێک لەسەر سفرەی فەقیری و بەدبەختی و ماڵوێرانی خەڵکی هێژار و فەقیر هەر لەو ئەورومیا بە کورزبان و بە غێرە کورزبانی بەنظر من لەم دەورە ئەم دەورەوە ئیسا ئەم دوو دانە کورزبانە بوون بە نمایەندە و لەگەڵ کەسانێکترا بەشێ زۆر لە خەڵکی تورک زمانی فاقن بە دروست تحریمیان کردووە یان نەچوونە سەر سنۆخەکان ڕێی بۆیە ئەمانە هاتوونە سەر دەرەوە لە ناو سنۆخەکانەوە ئەنا هیچ جۆر سابقەی نەبووە وەلێ ئەوان بەشێ زۆریان حاضر نەبوون ئەو ڕەئیە بن و لە مەقابل جمهوری ئیسلامی وێساون بۆیە جمهوری ئیسلامی ئەم مەسئلەی بین تورک و کورد پەرە پێدا ئەیاندا بەشەڕا سوزانم تەشویقیەکیانە لە مەقابڵیەکیانە ئەمە سابقەی هەسا و ڕەعەبوو من و تۆ ئاگادارین کە لە نەغەدا تورک و کورد بەناو تورک و کورد و چیان کرد سەدها نەفەر کوژیا محلاتێکی زۆر لە نەغەدە و ئەوانە مەسەڵەن وێران کرا مەلا حەسەنی ئیمام جومعەی ببەخشن ئیمام جومعەی ئورومیە هات شەڕیان دروست کرد حال لاوەڵەوە هێشتا هیچ ئەتفاقی نەقۆمی بوو هێشتا ساڵێکی بەسەر حاکمیەتی جمهوری ئیسلامیان نەچوو بوو ئەو بەسەرهاتیان بەسەر خەڵکی هێژار و فەقیر لە نەغەدا زۆر سپاس بۆ تەوزیەکان تاورە ساڵە لە ئیدامی تەوزیەکان تاکە ئەم دوو نەفەرە بەئیسا چوونەتە مەجلیسۆ ئایا واقعاً مشکلی خەڵکی کورد حەلە بێ ئایا ئەم دوو نەفەرە دەتوانن لە ژاتی ئەمنیەت و ئاسایشی خەڵکی کورد یا لانیکەم خەڵکی ئەو شارە ورمێ کەم کەنەوە مەگەر لە دەورەکانی پێشووە لە کوردستانە نوێنەری کورد نەبووە لە مەجلیسی جمهوری ئیسلامیە هەموو ئەمانە بەت هۆی دەلیلی ئەم ڕەقس و شادیە بەڕایەوە ئەگەڕێتەوە بۆ کام فەرهەنگ و کام سیستمی فکری کە ئەم مەسەلە باوەشێنەکە کە ئەمە دوو نەفەر مەسەڵەن کوردن و بە زبانی کوردی قساکەن یا لیباسی کوردیان لەبەرایە ئایا واقعاً هەرچەند لە ئەساسنامەی جمهوری ئیسلامیە کورد حەقی نییە ببێ بە ڕێی جمهور حتا ئەگەر ڕێی جمهوری ئێرانیش کورد بێ سبەینێ ئایا واقعاً لە سیستمی جمهوری ئیسلامیە دەتوانن کارێ بکەن بۆ خەڵک مطلقاً نا ئێمە گەر تاریخ جمهوری ئیسلامی و ئەوانە وا چوونە ساو مەجلیسە تماشاکەین هیچ کامێکیان نیانتوانێت نەتەنیا مەسەڵەن خۆ دەورەیە بوو فراکسیۆن کوردهای مەجلس وەختێ بەهای ئەدەب هێشتا ماڵ بوو بڕۆی بوو جەماعەتێک زۆر چوونە مەرزمەگە توانیان چی بکەن نمایندەی مەریوان و سنە و کامیاران و سەقزوبانە توانیان چی بکەن کامە بەدبەختی و فەقری لە کۆڵ خەڵک کەوت خەڵکەکە پێمان نیشان بن ئەگەر واقعاً ئەمانە توانیوانە کارێکن جا دەوبان ئیسە من هیچ نایە خاسکە کۆڵبەر نەکوژن خەڵک فەقیرتر نەبن لەوە گرانی لەوە زۆرتر نەبێ ئازادیەکان لەوە زیاتر بەرتەسک نەبنۆ
ژنان بتوانن بە ئازاد زندگی خۆیان بکەن و کەس مانعیان نەبێ و ئەسید نەڕژێن بە دەم و چاویانە بتوانن مەگەر خۆستاڵێکە مەحسا ئەمینیان لە تارانە کوشت لە کوردیش بوو کچێ لاوێکی خەڵکی شاری سەقس و سەربا لە خزم و کەسوکاری کوشتیان جنازەکەیان ناردۆ دەیان کەس سەدان کەس چۆنەکرێ ئەم دوو عالی جەنابە پچناوێ من ێژم ئەسان هەر حەسێویان بۆ ناکەن ئەخە وەختە حەسێ بۆ فراکسیۆن ئیسلاح تەڵەبان کە قەویترن بۆ نازانم ئەم دانەوە ئەو فراکسیۆن و تەرەفداران ئەحمەدیژا و تەرەفداران مصباح یەزدی و تەرەفداران ناکەن ئەمانە کێتوان کارێکن ئەمانە فقط مجیزبوون ئەمانە بوون بەداردەست بۆ بێژن بەڵێ ئێمە انتخاباتمان هەست جەماعەتێ خەڵک شەرعیەت بن بە جمهوری ئیسلامی جەماعەتێ خەڵک بەشدار بوون لە میلیەت‌های مختلف ئەوە نییە دوودانە کورد لە ئورومیا مەسەڵە هینیان کردووە ڕێیان هاوروە ڕێیان داوە پێیان ئەوە نییە سەریان لە مەجلیس خۆ لە هەر حکوومەتێکە جەماعەتی چەڵکاوخۆری جاش هەن لە خزمەت حاکمیەت و دەوڵەت و دەسەڵاتە هەمیشە بوون لە تاریخە ئەمانیش ئەوەن هیچ تر نین ناتوان مطلقاً هیچ کارێ بکەن تەنیا ڕێگە هەرەوەسە کە ئەم خەڵکە خۆیان بێنە مەیان عەلەی جمهوری ئیسلامی بێسن و تەخت و بەختی جمهوری ئیسلامی لە یەک بن ئێمە ڕۆژ بە ڕۆژ سەعات بە سەعات دەیەقە بە دەیەقە وەزعەکە لە بەرچاومانە خەڵکەکە خۆیان نەزانن ئایس لە شرایەتێکی اقتصادیان ئەزانن ئیمشەوە هەڵەسن کە بەیانی نان گرانترە بنزین گرانترە زۆرتر بێکار خێڵی بێکاران زۆرتر لە مەیانی شارەکانە کۆبنەوە کەسێ بێت بنەوەی لە باڵیان و کارێکیان پێبات تا ئێوارە ئەویش ئەگەر لە ماوەیەکە دووجار شانسیان پێبەرکەوی یا ئەبێ ئەزانن کە ئەچن چودام خەتەر مەرگ تەهدیدیانەکە ئەچنەوە لە کوڕێکی جوان تەقیان دێکرێت لە مەریوانە بەناو سەیوان دوای چەند ڕۆژ زەخمی بوون دوێخە مردووە لە مەرزە چوە بە کۆڵبەری و ڕۆژانە متفاقە ئەقۆمێ ڕۆژانە خەڵکە کوژن جوانی کوردە کوژن جوانی غێرە کوردە کوژن بۆیە من پێم وایە ببەخشن هیچ هینێک نییە ئەمانە هیچ کارن فقط لە شرایەتێکی خاصە ئەم زۆرتر بوون بە دادەست جمهوری ئیسلامی و ڕاستەکەی تعدادێک کەسانێک بۆ چوونگەلێک کە پەرادەن بە ئەم مەسەلەی قەومی گەری و کورد و فارس و عەرەب و عەجەم و تەفرەقە خەنە بینم خەڵکە لەمە سویسفایان کرد هەروە کە مەسەڵەن زووتر تورک زمانەکان لە ئێستادیۆمە شعار عەلەی فارسەکانیاندا وە جمهوری ئیسلامی ئەمەی پێخۆشە ئەمە بە نەفعیە تەفرەقە خات چونام کوردەکە بە دژمن تورک تورکەکە بە دژمن فارس عەرەبەکە بە دژمن بەلوچ ژنەکە بە دژمن پیاو بە هەر حاڵ بەم نەوعە لە سیاسەت فعلا تەفرەقە ئەندازیە زیاترەکە تا شاید بتوانێت زۆرتر خۆی داسەپێنێ و خۆی حفظکە زۆر سپاس هاوڕێ ساڵە سێ دەقەمان وەختماوە حەزەکەم پرسیارێکی ترکەم باتەوەجی بەوەی کە کوتت ئەمە نەدەبوو شایی و خۆشی و هەڵپەرچەی بۆ بکرێ بەڵکێ بێت سەرزەنشیش بکرێ دەبێ جوڵوی نەنگێ بێەوەی کە بچیتە پاڵ نوێنەر و مزدوری جمهوری ئیسلامی لەم رابطە بەڕایەوە فعالین و ئەبنسانهای ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە مقابل ئەم ئەوان فریبێنە کە ئەو جۆرای کەنەمە کە دوو نوێنەری کورد بوونەتە نوێنەری مەجلیس و مستقیما لە نوێ مبارزات و اعتراضاتی خەڵک بە کەجڕادا بەرن بەلاڕێدا بەرن کە دژی جمهوری ئیسلامی وەسیعان هاتوونەتە مەیدان دەبێ لەم رابطە چه ئەرکۆ زایفێکەوێتە سەر خەڵکی ڕۆشنبیر خەڵکی کۆمۆنیست خەڵکی ئازادیخواز خەڵکی بەرابەری تەڵەب کە بە پانایی ئێران 90% هاتوونەتە مەیدان دشت بە جمهوری ئیسلامی لە مقابل ئەم جۆرە ئەوان فریبیانە دەبێت چه ئەرکۆ زایفێکەوێتە سەرشانیان وەختمان زۆر نەماوە دووسێ من وازانم ئەو کەسانە فعالی چەپ و کۆمونیست و ئازادیخوا ڕەهبەران جنبشای عەمەڵی و مەدەنی و ئەوانە وەزیفەی خۆیان نەزانن
ئەگەر فعالیت ئەوان نەبووایە ساڵی لەمەوە بە ئیسلاح تورک و کوردیاندا لە یەک لە نەقەدا واقعاً کاری وایان کرد لە هەردوو داوە بۆ چوونی ناسیۆنالیستی و کۆنەپەرستی کوردایەتی لەگەڵ بۆ چوونی عەقەب ئوفتادەی کۆنەپەرستی تورک هەمیشە ئەم عینەکەن جمهوری ئیسلامی ئاتەشبیار مەعرەکەز ناسیۆنالیزمی تورک و کورد بۆ ئەوە خۆیان بن بە قودرەت و دەسەڵات ئەم خەڵکە ئەدەن بە یەکە تەفرەقە ئەخەنە بینیان و بە ئیتمینانەوە ئەڵێم مەسەڵەن چەپەکان و کۆمونیستەکان واقعاً لە هەردوو لا نەقش و دەوریان بوو کە نەیانش ئەو شەڕە نەزانم جوان لە بیرم نییە ساڵی لەمەوە بەر ئەو ئیتفاقە قۆمێ بێ بە شەڕ داستان نەغەدە تێکارۆ بێ و ئیسەیش من وازانم خۆیان تەجربەیان هەست تەجربەی شەڕ نەغەدەیان هەست چەپەکان و کۆمونیستەکان زۆرترم و ئەزەفن ئەبێ قسە بکەن شدانم کەسانی سەردەمدار ببینن شخصیەتای خۆشناو و چودام لە ئەقشار مختلف کە هەن بەنیامگەلێکن خۆشناون ئینسانگەلێکی باشن بیان بینن لەگەڵیانە قسەکەن هۆشداریان بدەنێ ئەمە ئەگەر بەنظر من بەری پێنەگیرێ مطمئنم ساڵنا بە دەرگیریەتە بەرەوبەر و ئەو وەختە جمهوری ئیسلامی نزارەگەرە بێ ئەڵێ خەڵکی کورد و تورک زمان بن لە یەکتین بکوژن جا لەولا خۆی بە عنوان ناجی و بە عنوان داوەر و ئەوانە بێتین لە ژێرۆ ئاگرەکە خۆشەکە بۆیە من وازانم وەزیفەی چەپەکان و کۆمونیستەکان لەم داستانە هەر زۆر زۆرە وازانم بە دەرەجاتێکیش دەخاڵەتیان کردووە قەتعاً کارێ زۆرتری گەرەکە بەنظر من نەتەنیا فعالی چەپ و کۆمونیست لە ئورومیە و نەغەدە و شنە و سابلاغ و ئەوانە بەڵکو لە کول کوردستان و لە کول ئێرانە بێژن بابەگەیان مەسلحەت ئێمە مەسلحەتێکی ترە مەسلحەت ئێمە هەلە نان و ئاو و ئەوە زندگیمان ئاسان بێ ڕەفامان بێ ئەمنیەتمان بێ مەسەلە ئەوەسا گەر خەڵکی کورد زوڵمی لێچێ ڕێگەی ئەوە نییە لەگەڵ هاوسا تورکەکە یابیکا بەشەڕ دەبێت جمهوری ئیسلامی بێنێتە خوارەوە لەگەڵ خەڵکیەکانی تر و واداریکە و حەقی خۆی لێبسێنێ و خۆی تەعینکا لە ئایندا سارە جوملەکە تەواوکە وەختمان نەماوە جوملەکە دەگەت تەواوکەی بارها من وازانم ئەوان بە دەرەجاتێ ئاگاهن لەسەر کاروبارخۆیان من جارێکی تر لە تەلەڤیزیۆنی پەرتۆ و لە تەریق ئێوە داوایان لێ یەکەم حەساستر بن دەخاڵەتگەرتر بن و نەیەڵن ئەم ئاگرە خۆش بێ و جمهوری ئیسلامی سویسفای لێک زۆر سپاس هاورە ساڵا حەزمەکە پرسیار زۆرتر بکەم بەحسەکە باسێکی مهمە بەڵام وەختەکەمان مطلقاً ئیجازەمان پێ نادا سپاس بۆ تەوزیعەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا منیش سپاس دەکەم سپاس بۆ تۆش بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ شادی و سڵامەتیتان ئارەزوومانە شاد و سەرکەوتوو